کلاشە خۆی دەمێک ساڵە پێش بڵێم 1000 ساڵ زیاتریشە زمانی پیشالیارۆ هەیە ئەم کلاشە دام کلاشە بە سێ مەرحەلە تێپەڕێ مەرحەلەی یەکەم پەڕۆکانە پەڕۆ ئەچی ئەیکڕیت و وێنی ڕەنگێکیت و وشکیەکەیتەوە کە وشک بووە ڕەنگەکە جا وەستایەگەیە دروستیەکە ئەیکوتێتەوە پێی ئەڵێن پێکەنە ئەم پێکەنە هێشتێ بە پێی خواستی وەستاکانە دروست دەکرێت ئیتر ڕەنگی هەیە شینی ئاوە سادەیە هەیە ئاوە ئەلەم ڕەنگەیە سوور و شینە هەشیانە سوور و سپیە مەرحەلەی دووەم دروستکردنی کلاشەکەیە ئەم کلاشە کە دروست دەکرێت وەستایەکی تر دروستیەکە وەستای پێکەنەکە ناتوانێت دروستی بکە وەستای تایبەتی خۆی هەیە کە دروستیەکە بنەکەی یا بنەکەشی لە پێنج تیرە پێگاتووە لە ناو دفنە تیرەکانی ئەلەمە پێنج دانێ ئاوا چێتە ناو کلاشەکەەوە مەرحەلەی سێمیشی ئەمێنێتەوە سەر چنینەکەی ئەم چنینەش بە دوو وەستا دروستیەکەن جاری وایە بە وەستایەک جاری وایە بە دوو وەستا تقریبا ئەم چنینە ئەگە بتەوێ تاکێک بیچنی چکوامە ئیشی دەستە لە شەشی بەیانیەوە تا شەشی ئێوارە جە تاکێکی تەواوەکە یەک تاکێ بەڵام بۆ دستانان بە کاڵ نایە لەبەرەوەی ئاو تەڕوتوشیە بە کاڵ نایە بەڵام بۆ هاوینان خواستێکی زۆری لەسرە بە تایبەتی جەژنەکان جەژنی نەورۆز و جەژنەکانی کە